راپۆرتەکانی لیژنەی داکۆچی پێمانەڵێ هێستا پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەردەوامە لە کاتێکا کە کاری ڕۆژنامەنووسی بۆ بەکارێکی قورس و گران بەڵام ڕۆژنامەنووسان لە هەموو ئەو کێشە و مەشاکیلانەی کە لە وڵاتە بەڕێوەچێ لە پێشەوەن بۆ گەیاندنی زانیاری و هەواڵ بە خەڵکی کوردستان و بە هاوڵاتیان بەڵام بە دەریش نەبوون لە مەسلەی تیرۆر و لە شەهیدبوون و قوربانیدان و پێشێلکاری و سوکایەتی پێگرتن و دەست بەسەراگرتنی کەلوپەلەکانیان. هێشتا ڕۆژنامەنووسان بە پێی ئەو راپۆرتێکە لە بەردەستیشمانە شەهیدیان هەیە و قوربانیان لێکەوتۆتەوە و تیرۆر کراون و لیاندراوە سوکایەتیان پێکراوە بەڵام ئەبینی کە بە حزوری هەمومان هێشتا بەردەوامین و هەوڵە دەین هەرچی چۆنێک بووە ببینە سەرچاوەیەک بۆ بەدەستێنانی ئازادی و بەدەستێنانی هەواڵ و ڕازگۆیی لە هەواڵەکان. هێشتا یاساکانی ڕۆژنامەنووسی مافی ڕۆژنامەنووسان وەکو پێویست جێبەجێ نەکراوە. هێستا یاسای کاری ڕۆژنامەنووسی یاسای کاری ڕێخستنی ڕۆژنامەنووسی یاسای مافی بەدەستێنانی زانیاری ڕێک نەخراوە. ئامارەکان پێمانەڵەن لە ساڵی 2008 تا ئێستا نزیکەی 1250 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە لە هەرێمی کوردستان و چەند شەهید لەو بارەیەوە هەن و چەند کەس تیرۆر کراون کە لە عەبدولستار تایی شەریف و کاوە گەرمیانی و سۆرانی مامەحەما و ویداد و شەهید زەردەژ و زۆری تر. بەداخەوە مەترسیەکە ئەوەیە کە تا ئێستا یەک کەس دەستگیر نەکراوە.